هێنانەوەی بوونی ئیسلام ئارامگری گشت پێغەمبەرانی دەوێ، خۆراگرتن لە زیندانە ژینی نێو قورئانی دەوێ. لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام ڕەنجی دەوێ، یەکەم هەنگاو هەتا ئەنجام لێژنە لاشەی گەنجی دەوێ. لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام سووتی دەوێ، کۆمەڵێکی چاونەترسی شوێن کەوتووی تالوتی دەوێ. لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام باوەڕی پتەوی دەوێ، کاری نوحی بەردەوام و هەوڵی ڕۆژ و شەوی دەوێ. لە قورئانە پەروەردەی موسای دەوێ. لە قورئانە بوونی ئیسلام هێنانەوە و سەلماندن و چەسپاندنی نرخی دەوێ، خواویستی لە خۆبردنی ئەسحاب الأخدودی دەوێ، تا شایەتمان و ژانی لەش، تا شایەتمان و ژانی لەش، ژانی پشتی هەزار بیلالی سپی و ڕەش دەبنە سرود گەڕێگا سرودی دەوێ.